وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. ڕۆژان ڕابردووە خێزە کوردەوارە سەربەخۆ جارنامەیە ئەرتەشە کوردانی خوێندەوە و داوای کرد لە ئاحادە کوردانە ئەم سەرزەمینە کوردەوارە کە بەشداری بکەن لە دروستکردنە ئەرتەشە کوردانە. ئەمما زەرورەتە کردنەوە و باسکردنە لەسەر ئەمە چ بۆ یاران و چه کەسانێک کە بە عنوانە دوژمن گەرەکیانە لەم پرۆسەسە بنوارن کردنەوەی ئەم مەطلەبەسە کە ئێمە وەختێ باس لە جەهانە کوردی ئەکەین. جەهانە کوردی جەهانێکە کە ئینسان گەلێک دروستی ئەکەن بە ناوە ئینسانە کورد. ئەم جەهانە بە پێچەوانەی دنیاست، ئەو دنیایە کە تەمامە مەوجودات و بوونەوەرەکان تریشی تیا ژیان ئەکەن. ئەمە جەهانێکە کە ئینسان گەلێکی تایبەت کە پێیان ئێژن ئینسانە کوردی بە هەڵسو کەوتە خۆیان بە کردەیە خۆیان جەهانێک ئەخورقێنن بە ناوە جەهانە کوردی. سەبەب و هۆی ئەوەی کە نەیاران و دوژمنان، سەبەب و هۆی ئەوەی کە لە پڕێ جێگەیشە یاران سەر دەرناکەن لە سیاسەتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دا لە بەر ئینقەتاع و بڕینە ئینسانەکان و ئینسانە کوردیەکانە لە مێژوویە کوردانەیە خۆیان. بۆیە ئێمە لە ناوە دنیایەک لە کلیشەکانە محاسرە کریاگین. وردودەسە مردمە ئەم سەرزەمینە بگریت لەگەڵە مەباحث و نەهاتگەلێک جۆرە حکوومەت و سیستەم و حیزب و بزوتنەوە و هێز چەکدار و نیروی گریلایی ئاشنان، بەڵام لەگەڵ تەنیا شتێکە ئاشنانین جەهانە کوردیە و متعسفانە ئەمە بوو گەسە هۆی داڕمان و داتەپیان و نابودیە ئێمە. ئەوەی کە دوژمنان لێ تێ ئەگەن و خەڵکە ئەوام نایزانێت، ئەو مەسئلە سەوا من ئەمڕۆ گەرەکمە بەحسی لەسەر بکەم. قدرەتە جەهانە کوردی نێ لە تەکنۆلۆژیە، نێ لە سەناعەت و پیشەسازیە، وا لە تەمەدونیە، وا لە چۆنیەتیە داڕشتنە ئاینە کوردانیە، نەشتێکی تر. وەما ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چۆن حرەکەت ئەکا، چۆن ئەنوارێت و چی کردگە بە بنەما و چه زەرورەتێ باعث بوو کە ئەرتەشە کوردان ڕابگەێنێت. بەم پرسیارە دەست پێکەین. ئایا ئەرتەشە کوردان هێزێکی سرفەن چەکداریە کە ئێمە ئەیوێنین وەکو ئەو جۆرەی کە ئێوە هێزگە لە جۆرا و جۆر ئەوێنن، مەسەڵەن ئەرتەشە ئێران، ئەرتەشە تورکیا، ئەرتەشە عێراق و سەرۆک کۆمار ئەوێسێت و ئەمانە بە بەردەمیانە سان ئەدەن؟ ئەمە ئەوەسە بە پێچەوانە، ئەمە ئەوە نییە. ئەمە تاقم و گروپە چەکداریە سرفەن، نەخێر نە تاقمە نە گروپە چەکداریە. ئەی ئەوە چیەوە دوژمنان ئەترسێنێت؟ ئەوە چیەوە دوژمنان دوچارە خەوفە ئەمیقەکە؟ ئێمە دەرەنجامە خوێندنەوەی شرایطە سیاسیە کە مەوجودە بەم نەتیجەگەین کە زەرورەت دانانە ئەرتەشە کوردان لەلایەنە ئاحادە کوردانە سەرزەمینە کوردەوارە و پێویستە بۆ دروست نەبوونە بۆشاییە دەسەڵات، بۆ حەپەلوش نەکریان و بۆ تکرار نەبوونە کارەسات و مەئاسات و ترەژدیە. من گەرەکمە تۆزێک لەمە لەم وەختە تەنگەی کە لە بەردەستمە بکەمەوە و تەفاوتەکانی بەحس بکەم. بزانە فرە کەسێک ڕوبەڕوویە ئێمە ئەوێتۆ بەهۆی تەمبەڵی، بەهۆی نەزانی، بەهۆی بچووکبوونە عەقڵ، بەهۆی کەمبوونە دامنەیە وشەکان و کەلەماتی، بەهۆی دابڕانە جەهانە کوردی پێی وایە کە کوردبوون خلاصە بوو گەسۆ لەو جۆرە زوانەی کە ئەو قسەی پێیەکە و ئەو جۆرە کەلەماتەی کە ئەو ئەیزانێت. و ئەم ئینسانە متعسفانە تەنانەت ئەدەبیاتە کەلامە خۆیشی نازانێت و ئەدەبیاتە زوانە خۆیشی نازانێت، کەلەمات و مەفاهیمەکانی نازانێت، دەستگاهە چمکی و مەفهومیەکەی نازانێت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزنامەیەکیدا دەرۆ کە لە ئاخرە ئاخێزنامە کەلامێکی دانیاگە. ئەم کەلامە ئێژێ هەر کەس کردش کرد چەنەش نەناڵە، شینە مەراتب مرتبەی باڵە. لە زوانە دایکیە ئێمەمانان و بە تایبەتی لە حەوزەیە تەمەدونیە کوردەوارە و ئاینە کوردانە ئێمە سێ جۆر فعالیەتە ئینسانمان هەست. نەوعێکی زەحمەت کێشانە. ئێمە زەحمەتە کێشین لەبەر ئەوەی کە بمێنین و لەبەر ئەوەی کە بژین، لەبەر ئەوەی کە هەناسە بدەین،
لە کناریا ئێمە کاریش ئەەکەین. کار ڕەبتی بەمانەوە و بە ژیانە ئێمە نییە، کار ڕەبتی بە دروستکردن و بەرهەمهێنان و ئەوانە هەست. ئەمە لە کناریا ئێمە کارێکی تر ئەەکەین و پێی ئێژین کردە. و کردە لە گشتی مهمترە. ئەوەسە کە ئێمە ئەکا بە ئینسان، ئەوەسە کە ئێمە ئەکا بە ئینسانە کوردی. کردە هەر ئەوەسەوە ئینسانەکان لە کناری یەکتریە، لە فەزای عمومیە، لە فەزایەکە کە ئینسانەکانی تریش هەن، نە لە خەڵوەتە خۆیانە، بە گفتوگۆکردنە لەگەڵ یەکتری، بە ئەکتکردنە لەگەڵ یەکتری. جەهانێک ئەخولقێنن کە ژیانە ئینسانی تیا ممکن ئەبێت، ژیانێک لەو پەڕی سەروەری، ئازادی و ئەختیار. یعنی وەختێ تۆ باس لە ئاینە کوردان ئەەکەی، باس لە کۆمەڵگای سیاسی ئەەکەی. سیاسی بوون نە بە معنای بەشداربوون لە ناوە حیزبێک بزوتنەوەیەک، یا بەشداربوونە لە پرۆسەسە هەڵبژاردنە دام و دەستگاگە لە دەسەڵاتە، بەڵکو سیاسی بوون بە معنایە کردەکردن لە چوارچێوەیە داڕشتنە فەزایەکی ئازاد، بەختەوەر، سەعادەتمەند کە ئینسانەکان لە خەیلە ئینسانەکان و لە بینە ئینسانەکانە بتوانن تەجروبەی ئازادی بکەن. بۆیە تۆ هەر لەم کەلامە دەستکاری کریاگانەیش تەنانەت ئەم ڕواڵەتت بۆ بەجێ ئەمێنێ ئێژێ سەرهەنگە دەودان، سەرهەنگە دەودان، ئەس کەناوە من سەرهەنگە دەودان، چەنی ئیرمانان مەگێڵم هەردان، مەکۆشم پەرێ ئاینە کوردان. ئاینە کوردان دروستکردنە کۆمەلگای سیاسیە. چەنی ئیرمانان مەگێڵم هەردان، مەکۆشم پەرێ ئاینە کوردان. یا ئەواتەی یاران، ئەواتەی یاران، ئێمە دیوانین ئەواتەی یاران، هەنی مەگێڵین یەک یەکە شاران، تازین دەکەرمێ ئاینە کوردان. ئاینە کوردان کۆمەلگای سیاسیە. یعنی ئینسانەکان ئەم سەرزەمینە لە حەوزەی خصوصیە خۆیان تێنە دەرۆ، لە تاکیە خۆیان تێنە دەرۆ و لە کناری یەکتریە، بە گفتوگۆکردنە تەکە یەکتریە، بە جەمبوونەتەکە یەکتریە. نەهادگە لە سیاسی، نەهادگە لە کۆمەڵایەتی دا ئەنێن تا حیاتە ئازادە ئیجتماعی دروست بێت، حیاتە ئازادە سیاسی دروست بێت و تەعقیب سەعادەت گەورەی ئازادی اختیار و سەروەری بکرێت. لەگرا 4 نەفەر و 10 نەفەر و 100 نەفەر و 2000 نەفەر بە عنوانە هێزە چەکدار مهم نییە. ئەوە مهمە کە جامعەیە خۆی بە ئەو زەرورەتە ئەگات کە نەهادێک خۆی دروستیکە بە کردەکردن، بە کردەیە سیاسیکردن، بە کردەیە ئاینە کوردانکردن. ئالەگراسە تۆ ئەوێنیت هەر تاقم و گروپێک کە 1000 نەفەر و 2000 نەفەر هێزە سپێون و ڕشکنی هەست و پێی ئێژێ هێز لە بەرچاوە ئەرتەشە کوردانە هیچ نییە، وەلە چاوە دژمنانە کورد. ئەرتەشە کوردان نەهادێکی بسیار خەتەرناکە. بۆ نەهادێکی بسیار خەتەرناکە بۆ خاتری ئەوەی کە لە سەرزەمینە کوردەوارە ئینسانە کوردی لە سیاست دوورۆ خەریاگەسەوە. ئینسانە کوردی حەوزەیە عمومی نییە و تەمامیەتە حەوزەیە عمومی و حەوزەیە گشتی دریاگە سەدەسە نەهادگەل و مؤسساتێ بەناوە نەهادگەل و مؤسساتە حکوومەت و ئینسانەکان هیچ ئاشناییەکیان بە یەکتری نییە، بەڵکو نامۆن و هیچ گفتوگۆیەکیان بۆ یەکتری نییە. بۆیە زمانەکە پەرشوو بڵاوە، زمانەکە ژڵەژاوە، زمانەکە ئستعدادە گواستنەوەی هیچ معنا و محتەوایەکی بە یەکتری نییە. ئوسوولەن لە سەرزەمینە ئێمە تا پێش لە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ گفتە سیاسی معنای نەبوو، ئینسانەکان هیچیان بۆ یەکتری نەبوو و مەجالە کردەکردنیشیان نەبوو. بۆ چون ئەو مؤسساتەی کە هاتکن ئینسانە کوردی و تەمەدونە کوردان لە بین بووەن، هاتکن ئینسانە تاکوتەنیا، ئینسانێک کە مەحوەریەتی لەسرە کارە و لەسرە پوڵ وێسیاگە دروستکەن تا ئینسانەکان بتوانین یەکتری بدڕن، لە یەکتری فاصڵە بگرن و لە جەهانە ئینسانیە دوور بکەونەوە. هەروە کە ئێوە ئەوێنن بە هەزاران هەزار
ئینسان لە سەرزەمینە کوردانە سەرزەمینە کوردان جێتێڵێ و دەرەچێ دلیلی نەبوونە فەزای عمومیە دلیلی بێکاری نییە کابرا 4 دەفتەر خەرجەکە خۆی بگەێنێ بە ئەوروپا دلیلی نەبوونی فەزای گشتیە ئینسانێتیا دەرکەوێت گفتوگۆ بکات بیر بکاتەوە و کردە بکات تا بتوانێت دنیای خۆی دروست بکات ئەرتەشە کوردان ئەگەر 1 نەفەریش بێت ئەگەر 2 نەفەریش بێت تەنیا نەهادێکە کە بە کردەیە ئینسانگە لە ئەم سەرزەمینە لە حەوزەی عمومیە خەریکە شکڵە نەهاد ئەگرێت و اختتامێک و پایانێک و دوا هاوردنێکی هاورد بە بێتەفاوتکردنە ئینسانە کورد و گەڕانەوەی ئینسانە کورد لە ناوە دڵە ماڵەکان و حەوزەی خصوصی بۆ حەوزەی عمومی و تەرتیبدانە سەر لە نوێی ئاینە کوردان بۆ دەرکە ئەمە تۆ دەبێ ئاخێزنامە بخوێنیتەوە تا بزانی چه اتفاقی لەم سەرزەمینە کەوتگە تا بزانی چه دوژمن گەلێ هاتکن و پەلامارە ئەم مردمیانەداگە و چه جنایەتێکی گەورە کریاگە کە ئەم جنایەتە گەورە نەمیزانە جورمی مشخصە نەئەکرێ لێی بگوزەریت تۆ بتوانی لە تەمەدونێک بە درێژایی هەزاران ساڵ گیانە ئینسانی و گیانە سیاسی مشتێ ئینسان خەسیاگ مشتێ گۆشتە فرەدریاک مشتێ گۆشتە بێگفتە بێگۆ مشتێ ئینسانە مێشک ژەڵەژیاگە لە یەک تاک و تەریا مشتێ ئینسانە شکست خواردگە دەرونی دروست بکەی شاهکارت لە جنایەتاکردنە بۆی ئەوانەی وا نافەهمن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حەیاتە سیاسی و ئاینە کوردانە و سەر لە نوێ ئینسانە کوردی ئەگەڕێنێتەوە حەوزەی عمومی و دروستکردنە کۆمەڵەگای کوردان و ئاینە کوردان یا جامعەیە سیاسی دا لەبەر نادانی دا لەبەر جەهالەت دا لەبەر ئینقتاع خۆی و بێبنەچەقی و بێبونیادیە لە میراث خۆی ئەوەی وا بە ئێمە ئێژێ بڕۆ موەفەق بە بڕۆ سەرکەوتوو بە ئەو وا دیارە خۆی بە خەڵکە جامعەیە ئێمە نازانێت وا دیارە خۆی لەم دنیا ژیان ناکات و وا دیارە خۆی قەرار نییە لەم جامعە لە کنارە ئێمەمانانە بژیت وا دیارە و ئینسانێکی تاکو تەریای هاڕیاگی لە دنیای بەشەری و لە دنیای کوردان و دەرۆکەوتگە وا ماتەڵە ئێمە ئەکتی بۆ بکەین و ئەو یا چەپڵە لێ بدات یا مڕ بواتۆ و دەربچێت ئەم جامعە و ئەم سەرزەمینە کە ئێمەمانانی واتیان ناچارین لەگەڵ یەکتریا زندگیکەین ناچارین لە کناری یەکتریا و لە ناو خەیلی یەکتریا تەجروبەی ئازادی بکەین تا ئازادی مەعنا پێکات ناچارین تەنەوعەکانە یەکتری قبوڵکەین وەلێ ئەمە دەرەنجامی کردەکردنە دەبێ بێتە مەیدانەوە کردە بکەین دەبێ بێتە مەیدانەوە مەجالە گفتوگۆ دروستکەی دەست بەیتە سەرۆ وا ئێمە وتمان دوور کەوتنەوەی ئێوە خۆ بە هیچ نەزان و خۆ بێمەسئولیەتکردن ئەوەی لە بینی ئەوات ئینسانیەتە تۆز کوردبوون تۆز پس ئەوەی کە ئەرتەشە کوردانی دروست کرد یەکەم نەهادە ئەمنیەتیە کە ئینسانگە لە سەرزەمینە کوردانە لەبەر قەرارکردنە ئاینە کوردانە دروستیەکە ئەگەر 1 نەفەر بێ ئەگەر 10 نەفەر بێ و ئەمەسە کە حاکمیەت و نظام سوڵتەی جەهانی ئەخەسێنێ ئەترسێنێ وەزیقی پێەکە ئەمە دەستپێکی نەمانیانە ئەگەر بە 10 نەفەر دەست پێ بکە
تا ئائینە کوردان تەمامیەت ئەم سەرزەمینە بگرێت و ئینسانەکان لە پێگەگە لە جۆلا و جۆرا بزانن کە بدونە حیاتە ئیجتماعی و حیاتە سیاسی و فەزای عمومیە سیاسی بوونە ئینسانیان نییە، ژیانیان نییە، دنیا معنایی نییە و ئینسانگەلێکی لە خۆنامۆی بیر نەکەری ئاشتی نەبووگە لەگەڵ خۆن. دەرنەتیجە مەیلە بە ژیانیان تیان نییە، دەرنەتیجە بالفعل و بالقوة جنایەتکارن و هەر قباحەتی لە دەستیان دێت، چه دەر حەق خۆیان چه دەر حەق خانەوادە، کەسان عەزیزان، هاوڵاتان و هاو سەرزەمینەکانیان. پس تێگەیشتنە لە ئەرتەشە کوردان ئەو نگاهە کلیشەیە دوگمە قەتیسماگە بیر نەکریاگە نییە. تێگەیشتنە لە ئەرتەشە کوردان تێگەیشتنە لە جەهانە کوردی ئینسانە مخەیەرە، تێگەیشتنە لە حەوزەی تەمەدونیەکە کە ژیانە ئینسانگەلە جۆرا و جۆری لە ئەم سەرزەمینە لە کناری یەکتریا لە عینە ئازادی و سەروەری و اختیارە ممکن کرد و تجربه آزادی بو آحاد مردمان ام سرزمین ممکن کرد تا تنیا ایماج بدیل جهان انقیاد الدیان جودو کریستیانیتی و نظام انقیادگر امپریالیزم جهانی و نظام سلطه جهانی بید. نظام سلطه جهانی لتو تاكيكي هارياغي بتفاوتي گركه و حوزه عمومي نیه و فکرەکە بە خۆڕووتۆکردن لە ناوە ماڵە تەجروبەی ئازادی کردەگە، تەجروبەی ئازادی لە ناوە فەزای عمومی لە بینە خەیلە ئینسانەکان و وفورە ئینسانەکانەکرێت. ژیانە ئازاد لە بینە ئینسانگەلێ هەزاران ئەکرێت کە لە کناری یەکتریا بە تەعاملەتەکە یەکتریا بە هەڵسو کەوتکردن و بە یاریکردنەتەکە یەکتریا ژیانیان ممکن کردگە بۆ یەکتری و جەهانە ئینسان و جەهانە کوردیان بۆ یەکتری ممکن کردگە. پس ئەرتەشە کوردان تاقم و گروپە مسلح نییە وەکو ئەم حیزبانە، وەکو ئەم نەهادگە لە جنایەتکارەی تا بینەقاقا دەستیان لە جنایەتە کوشتنە ئەم سەرزەمینە بووگە. تاقمە چەکدار نییە، گروپە چەکدار نییە. نەهایەتە دەرایەتە سیاسی و نەهایەتە عەمەڵ و کردەیە بەرزە ئینسانیە لەسەر لە نوێ ئەحیاکردنەوەیە ئائینە کوردان. بە یەک نەفەر بێ، بە دوو نەفەر بێ، سەرەتای دەستپێکردن و ورودە بە حەوزەی عمومی و دروستکردنە کۆمەڵگایە سیاسیە. دای ئێوە خۆش.